ئەم کاتتان باش بەخێر پێشانگاکەمان وەکو نەریتێکی ساڵانە ئێمە پێشانگای بڵاوکراوە پۆستەرمان هەیە ئەمە دووەم پێشانگامانە کە هی پۆستەرە هی مامۆستا بەڕێزەکان مامۆستایانی هونەری شێوەکاری هەنێ لە مامۆستا شانۆکارەکانیش بەشداریان کردو بە ڕەغبەتی خۆیان ئێمە ساڵانە جاروا مامۆستا سەربەست دەکەین بۆ ئیشەکان بەڵام ئیمساڵ 5 بابەتمانیانێ لەسەر بابەتەکانی توندی تیژی مافەکانی ئافرەت مافەکانی مناڵ ژینگە پارێزی ئابووری ئاڵای کوردستان یعنی بەڕاستی بۆ ئەوەی شتێک بێ کە ئێستا باوێتی و لە کۆمەڵ تایە ئەژی بە خۆشحاڵیەوە نزیکینەوە بۆ 100 مامۆستا بەشداری کردووە و ئیشەکانیشیان جوانە بەڕاستی دەستیان خۆش بێ بەم بارەنا هەموارە کە هاوکاری ئێمە بوون و داواکە ئێمەیان ڕەت نەکردنەوە هاتوونەتە پێشەوە ئەم پێشانگایان بۆ ئێمە ئامادە کرد ئێمەش بە خۆشحاڵیەوە بۆمان عەرزکردن و پێشانگایەکمان بۆ کردنەوە ئەگەر ئیشەڵڵا بەردەوام بن هەر ئاوە لە کارە هونەریەکانیان ئێمە لە بەرەوەی مامۆستای هونەرین سەرپەرشتیاری هونەرین پێمان خۆشەوەکو هەموو بوارەکانی تر لە ئیشەکانی خۆمانە ینی دەورمانە هەبێ بەڕاستی هونەر و وەرزشیش کارێکی ئەتا بڵێ پێویستە وانەیەکی پێویستە بۆ هەموو مۆستاکەی خۆی کە ممارەسەی ئیشەکەی خۆی بکە هەم خوێندکارەکانیش کە ئەو ئیشە ببینن هیوادارم ئەم ئیشە ئەم کارانە بەردەوام بێ و دەستخۆش بۆ ئێوەش زۆر سپاس. ئێرە پێشەنگایەکی پۆستەرە تایبەت بە مامۆستایانی سلێمانی ساڵانە مامۆستایان بەشداریەکەن بە پۆستەرێک ئیتر چی لە مشکیان نابێتوان تعبیری بکەن و داینێن منی ژۆک مامۆستایەکی شێوەکاری بەشداریم کردووە لەم پێشانگایە بە وێنەیەک بە لۆگۆیەک کە خۆم دامناوە ئەوەی بینن حەزم کردووە تعبیری خۆم یا بیری خۆم لەم پێشانگایە دانێم وەکو ئافرەتێک.